سڵاو ڕێز و حرمەت بۆ ئێوەش وەڵی ڕۆژەڵاتی کوردستان شکر بەخوا زۆر باشە خراپ نییە ئەوزاعەکە بڵین وەک تێک چوون تۆزێک تێک چووە وەلی بڵی زۆر خراپ نییە شکر بەخوا ئەیکەواتە وەکو باسەکرێت قەیران دروست بووە لەوێ خۆراک و بانزین و پێداویستەکان ناوەڵا ئەو شتانە نییە شکر بەخوا هەموو شتێک لەسەر جێگای خۆیەتی و نە قەیران هەیە و نە گرانی بووە و نە هیچ شتێک ئەوزاع ژیان بەردەوام و خەڵکە وەک جاران ژیانی خۆیانەکەن و هیچ مشکلێکش نییە. جەنابەت وتە لە بۆکانەوە هاتووی تو نزیکی لە مەهابادەوە ئەوێ موشک باران کراوە دۆخی ئەوێ چۆن بوو؟ واللهی بیستم وتیان لەم هاباتیان داوە وەلی بەس بڵێم وەک بینین بۆ خۆم نەمبینیوەنەوەڵا وەلی بەس بیستم کوتیان لەم هاباتیان داوە. باش ئێستا تۆ لە مەرجەکەەوە هاتیت ناو مەرجەکە دۆخی چۆنە قەرەباڵخە قەرەباڵق نییە؟ واللهی قەرەباڵغ نییە و هەر وەک جاران زۆر احتیاتی و خەڵکات چووەکە و هیچ کەشێک نیشکر بەخوا جارێنەوەڵە ڕۆژهەڵاتی کوردستان ئەلان لێزراوە من بۆخۆم لە مابات مەڵبەتە لە مابات دەژیم و ئەو جورێکە دیتم بە چاو دیتم لە دەوروبەری سێڕای دارەلەکی پێ دەڵن لای پێترۆشیمی لێزراوە وەلی شتێکی وانە ژیانەکار بەردەوامە فقط ئەی مەترسی لەسەر ژیانتان دوورە موشەکەکان لێتەوە؟ موشەکەکان دوورن ئەو لە نێو شار نەدراوە لەو جگا حەساسانە ئەو جگانەی کە پێترۆشیمی بێت جگە پادگانەکان بێ بە خەولی گێرانی دەڵە ویان کەوتووە.